فەرمی تا ئێستا هیچ شتێک لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتیە کە ئەو بڕەپارەی لە بانقی مرکزی عێراقی ڕەوانەی شوعبەی بانقی مرکزی عێراقی لە هەولێر کرایە هیچ ڕوونکردنەوەک لە تەرەف حکوومەتی فەدراالەوە نەهاتیە کە ئەو پارە لە بۆ چە تەحویل کرایە ئایا بەشە موچەیە یاخود تەحویلێکی بانقی نێوان هەردوو بانقەکانە لە بۆ ڕایکردنی کارەکانی خۆیان هیچ ڕوونکردنەوەک خاڵەکانی کە ڕێکەوتون لەسەر ئەو سەردانەی شاندی بەغدا بوو کە بە لە 2 هەفتە هاتبوونە هەولێر و 5-6 لیژنە پێک هاتبوون و خۆی 6 خاڵ بوو کە لە ڕووی مەبدەئیەوە ڕێکەوتنی لەسە هەبووە و مەحزەری کۆبوونەوەکە مۆر کرایە و کۆپی ئەو مەحزەرش ڕەوانەی بەغدا کرایە کە بەڕێز مەهدی عەلاق سەرۆکی شاندەکەی حکوومەتی فێدراال بوو بدرێتە بەردەم بەڕێز عەبادی بە مەبەستی پەسەندکردنی تا ئێستا لەبەردەست دکتۆر عەبادی کۆمیسیۆن و پەرلەمان و حکوومەت دانیشتنی خۆیان دەبیتن بە مەبەستی تاتوێکردنی ڕۆژی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن و لەو نێزیکانە لە داوۆس کۆبوونەوەکی باشە بووە لە ئیتارێکی گشتی لە یەک تێگەیشتن هەبووە بەڵام ڕێکەوتن نەبووە لە داهاتوێکی نزیکدا بڕیارە هەندێک کۆبوونەوەی تریش ئەنجام بدرێ بە مەبەستی ئەوەی کە چارچوەیەکی وادا بڕێژرێ کە هەردوو لا سوودمەند من و چوونەوەی سەرۆکی حکوومەتیش لە بۆ بەغداشتێکی طبیعیە ڕاستە پێشتر هەندێک ئاستەنگ هەبوو بەڵام لە دوای سەردانی یەکەمیان ئەو ئاستەنگانە نەماینە وەر کاتێک پێویست کە لە بۆ گفتوگۆ لە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو هاتوچۆیە دەبێتن دەستگا ئەمنیەکان و وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی شملی و لە زمانی کارەکانی ئەو لیژنەدا نەبوو بەڵام لە داهاتوودا لەسەر ئەو وەزارەتانی تریش گفتوگۆ دەبێت.